ئازیزان ناوە بەناوە شاند و نوێنەران و بەرپرسانی ڕێکخراو و کۆمەڵەکانی ناحکومی و حکومی عێراقی و هەرێمی کوردستان بانگهێشتی وڵاتی یەکگرتووەکان دەکرێن جا بۆ ڕاهێنان بێ یا بۆ باسکردنی کارەکانیان بێ لەگەڵ کاربەدەستانی ئەمریکایی و لەگەڵ خەڵکی ئەمریکایی و دام و دەستگاکانی ئەمریکایی دێنە ئەمریکا. ئەم جارش شاندێک هاتوتە سەردانی ئەمریکا یەکێک لەوانە نوێنەری یاخود بەرپرسی ڕێکخراوی ئایماپە کاک جوامێر دزەیی. کاک جوامێر دزەیی بەخێربێی بۆ ئستۆدیۆی دەنجی ئەمریکای بەشی کوردی. خۆشبی زۆر سپاس دەکەم کاک حیدەر زۆر مەمنون. سپاس. کاک جوامێر سەرەتا دەکرێت باسی ئەومە بۆ بکەی باسی ڕێکخراوەکەتان ڕێکخراوی ئایماپ ئەم ڕێکخراوەیە چییە؟ ڕێکخراوی ئایماپ ڕێکخراوێکی خێرخوازی ناحکومیە مەقەڕی ڕئیسی لە واشنتنە. ئەو ڕێکخراوە لە ساڵی 2004ەوە چالاکیەکانی هەبووە لە کوردستان و لە عێراق بە شێوەیەکی گشتی و برێندۆنەری ڕئیسی ڕێکخراوە کەشمان مەکتەبی WRA ئۆفیسەکە لە ناو ستیت دیپارتمنت Weapon Removal and Abatement کە وەکو دۆنەرێکی ڕئیسی بۆ یارمەتیدانی داماڵینی چەک و تەقەمەنی لە کوردستان کارەکانمان ئەنجام دەدەین. بەڵێ بنکەی ئەو ڕێکخراوەیە لە هەرێمی کوردستانەیە یاخود لە بەغدای لە عێراقەیە؟ بنکەی ڕئیسی ئۆفیسی ڕئیسیمان لە کوردستانە لە هەولێر. بەڵێ لە هەموو بەشەکانی عێراق ئەم ڕێکخراوەیە هەیە؟ بەڵێ. ئێوە نوێنەری هەموو عێراقن یا هەرێمی کوردستانن؟ نوێنەری هەموو عێراق. نوێنەری هەموو عێراق. بەڵێ. ئەو خەرجی و ئەو پێویستیانەی کە ئێوە پێویستان پێ دەبێتن بۆ ئیش و کارەکانتان لەلایەن وزارەتی دەرەوەی ئەمریکاوە دابین دەکرێت؟ بەشی زۆری ئەوەی لەلایەن WRA دابین دەکرێتن بۆ کارەکانمان لە کوردستان. بەس ڕێکخراوی ئایماپ بەس لە عێراق ینی کار ناکات، ینی ئیشەکانی بەس لە عێراق نییە، چالاکیەکان لە زۆر دەوڵەتی تر هەیە لە ئەفغانستان و پاکستان و زۆر دەوڵەتی تر. بەڵێ تا ئێستا زۆربەی زۆری ئافۆن زۆربەی زۆری خەرجیەکان لەلایەن ستیت دیپارتمنتەوە بەدەست دێنرێت و دۆنەریت کەشێ UN و یان دۆنەری تر، بەس بەشی زۆری چالاکیەکانمان لە عێراق لەلایەن ئۆفیسی WRA. بەڵێ دوای پرسیارم سەبات بە سەردانەکەتان بۆ ئەمریکا هاتنی ئێوە یا هاتنی شاندەکانی دیکەی چێ با بڵێن عێراق بەگشتی بێت چێ هەرێمی کوردستان بە تایبەتی بێ بۆ شوێنێکی وەکو ئەمریکا بینینی کار بەدەستان و بینینی دام و دەستگاکانی حکومی چه سوودێکی هەیە بۆ ئێوە کە دەگەڕێنەوە بۆ هەرێمی کوردستان؟ سوودەکەی مەسەرەن ئەوانەی هەموو لە پرۆگرامی مایناکشن ئیش دەکەن لە عێراق کە لە نێزیکەوە چاو پێکەوتن دەکەن، هەر کەسە و اقتراحاتی خۆی دەکا، هەر کەسە و مەسەلەن ینی بەرنامەی خۆی پێشکەش دەکا، ینی ئەوە کۆردینیشنەکە لە نێزیکەوە سوورەتێکی وازەحتر دیار دەبی کە پێداویستیەکان چەندە و ئەو پێداویستی هەیە کو دەعم بکرێ و دەعمەکەش کو تەوزیع بکرێ. یعنی ئەوە شتێکە کە لە دووڕاکردنی بڕک لەوانەیە زەحمەت بی. بەڵێ هیچ شتێکی تر ماوە بتەوە لێرە باسی بکەی سەبارەت چ بە سەبارەت بە ڕێکخراوەکەت یا سەبارەت بە و هاتنت بۆ ئەمریکا یا ئەو شتانی کە لە هەرێمەکە هەیە؟ زۆر سوپاسی جەنابەت دەکەم و دەمەوێت لێرەش زۆر سوپاسی ئۆفیسی WRA بکەم لە بۆ ئەو فرسەتەی کە دای لە بۆ هەموو ئەو ڕێکخراوانەیە کە ئیش دەکا بین بۆ ئەوی پلانەشی باشتر دابنین بۆ چۆنیەتی هاریکاریکردنی عێراق بە شێوەیەکی باشتر لە 2012 و پاشتر. زۆر سوپاس دەکەم. کاک جوامێر دزەیی بەرپرسی ڕێکخراوی ئایماپ زۆر سوپاس دووبارە بۆ هاتنت بۆ بەشی کوردی دەنجی ئەمریکا. زۆر سوپاس دەکەم، زۆر مەمنون. سپاس.